بەڵام بۆچی ئەم ڕووداوانە هەر بەردەوام دەبن؟ ئایا سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق تا چەندە دەتوانرێت پارێزراو بە هەرێمی کوردستان چی کرد و عێراق بۆچی لە بەرامبەر پاراستنی سەروەری خاکەکەی تا ئێستا نەیتوانی کارێکی ئەو تۆ بکات و ئەمانە چەند مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان دروست دەکەن؟ میوانێکی بەڕێز من لەگەڵ دەبێت بەڕێز مستەفا شەفیق چاودێری سیاسی ئەو لێرە لەگەڵمە قسەی لەگەڵ دەکەم سەبارەت بە ئەم بابەتانەی کە لێرەدا من ئاماژەم پێکرد بە گشتی مەترسیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان زۆر بەخێر بی بەڕێز مستەفا. ئاماژەم بە کاریگەریەکانی شەڕی پەکەکە کرد لە ماوەی ڕابردوودا بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان ژمارەی گوند چۆڵ کراون، بەڵام دواترین ڕوودا و کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرێکە ئەمە ڕووداوێکی نامۆیە لەسەر خاکی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی هیچ دامەزراوەیەکی فەرمی حکوومەتی هەرێم ئاگادار بێت. ئەمە چه مەترسیەک دەگەێنێت؟ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24 بێگومان پێش هەموو شتێک هاتنی ئەم هەلیکۆپتەرانە بۆ ناو سنووری هەرێمی کوردستان بەبێ ئاگاداری و بەبێ هیچ وشارکردنەوەیکی پێشوەختەی دەستگا فەرمیەکان و پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان ئەمە سنوور بەزاندنێکە یاسا بەزاندنێکی نێودەوڵەتیە. ئەمە کارێکە بێگومان لە هیچ شوێنێک لە هیچ وڵاتێکیش قبول کراو نییە. ئەم ڕووداوە سەرەتا پێویستی بە لێکۆڵینەوەیەکی ورد هەیە لەملایە ئەم هەلیکۆپتەرانە یان ئەم جم و جۆڵەی بەم شێوەیە نایاسایی و نادەستوری لە ناو هەرێمێک کە شەرعیەت و پەیڕەوی یاسایی خۆی هەیە و لە چوارچێوەی عێراقدا پێویستی بە لێکۆڵینەوەیەکی وردی یاسایی لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکان هەیە. باشە مەترسیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ لە کاتێکدا دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان ئاگاداری ئەم بابەتە نین، لایەنێکی دیکە یارمەتی داون کە بەم شێوازە بەسەر خاکی هەرێمی کوردستانەوە بفرن لە ڕووی یاساییەوە چۆن دەکرێت مامەڵە لەگەڵم ڕووداوە بکرێت و ئەمە چه مەترسیەکە چه پەیامێکی هەیە؟ پێش هەموو شتێک هیچ لایەنێک مافی ئەوەی نییە ئەم جۆرە جموجۆڵە ڕێک بخات تەنها حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگیکی تەواو لە نێوان ئەولانە بێت. دوام بێگومان ئەمە ئەمڕۆ نییە، ماوەیەکی درێژە ئەم سنوور بازاندنەی هەرێمی کوردستان بەبێ دەستور بەبێ هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان هەر جمۆجۆڵێک بیت بۆ هەرێمی کوردستان سەرەتا زەرێکی گەورەی هەیە، چونکە ئەوە دەبێتە هۆی ناسەقامگیری، دەبێتە هۆی ئاڵۆزی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. بێگومان هەمووشمان دەزانین پەیوەندی یەپەگە، پەیوەندی حەسەدا و هەروە پەیوەندی پەکێکە. ئەو منزومەی لە چوارچێوەی پەکێکەدایە لەگە تورکیا کێشەی زۆریان هەیە و هەتا ئێستا لە زیاتر لە 40 ساڵە بۆ هەرێمی کوردستان و بۆ باشووری کوردستان بەگشتی مای سەرێشی زۆرە. 40 ساڵ ئەگەر وانە لەم هەڵانە وەرنەگیرا بێت، 40 ساڵ ئەگەر ئەم هەڵانە هەر دووبارە ببن و مایەی زیانی زۆر وەکو خۆشتان باستان کرد لە هەموو لایەنێکەوە هەر زیاتر ئسووربوون لەسەر ئەم زیان گەیاندنەی بەو شێوەیە بێگومان زیانی زیاتر و زیاتری لێ دەکەوتەوە. لێکەوتەکانی ئەم ئەوە بەڕای من لێرە ناوەستێ ڕەنگەر لێکەوتەی تریشی بەدواوە بێ. باشە هەرێمی کوردستان بەردەوام داوای لە حکوومەتی عێراق کردووە کە سەروەری خاکەکەی بپارێزێت و پێشووتریش لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی سەبارەت بە دەستدرێژەکانی سوپای تورکیا و هەروەها پێکدادانەکان لەگەڵ پەکەکە لەسەر خاکی هەرێمی کوردستان قسە کراوە. بۆچی عێراق بە بەرپرسیارەتی خۆی هەڵناستێت؟ حکوومەتی هەرێمە بێت چه ڕێگایەک بگرێتە بەر؟ وەکو هەمومان دەزانین عێراق جارێ هەتا ئێستا نەیتوانیوە مەسائیلی ئاسایش، مەسائیلی پاراستنی سەروەری خۆی لە دەسوەردانە هەرێمیەکان چ ئێران چ تورکیا چ هێزەکانی تری ناوچەی نەیتوانیوە ئەو کۆنتترۆلی تەواوی بەسەر سنوورەکانەوە بێ. لە هەمان کاتدا دانیشی بەوەدانەنەوە لەگەڵ دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان کار بۆ چارەسەری ئەمانە بکەن. ئەم دووبەندیە ئەم ناکۆکیە لە مامەڵەکردن لە ناوەندی عێراقیشدا بەڕاستی ئیشکالیەتێکی بۆ هەرێمی کوردستانیش دروست کردووە. بەڕای من پێویستی بە ڕاستکردنەوە هەیە. سێەم لە بەقەنەعەتی من ئەو گرفتانە هەتا حەدێکیش پەیوەندیدارە بە هاوپەیمانان و بە نەتەوە یەکگرتووەکانەوە، چونکە عێراق وەکو دەزانین لە دوای 2003 و هەتا ئێستا نەیتوانیوە ئەو کۆنتترۆڵە بە تەواو بەسەر سنوورەکانەوە هەبێ و سەروەری خۆی لەم لایەنەوە پارێزی. پێویستی بە هەماهەنگیی نێودەوڵەتیش هەیە بۆ گەڕاندنەوەی ئەو سەروەریە و پاراستنی ئەو سەروەری. باشە هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی فدراڵی لە نێو ناوچێکی زۆر ئاڵۆزدا، قەوارێکی ئەمن و ئارامە کە
پارچەکانی دیکەی کوردستانی ڕوویان تێکردەوە بەڵام بوونی هێزێکی چەکداری نایاسایی لە دەرەوەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە لە نێو خاکی هەرێمی کوردستان کە پەکەکەیە ئەمە تا چەندە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە هەرێمی کوردستان چەندین جار داوای کردووە کە شەڕەکە بگوازنەوە بۆ ناو خاکی وڵاتی خۆیان ئەم پرسیارە بەردەوام دووبارە دەکرێتەوە بۆچی پەکەکە خەباتی خۆی ناگوازێتەوە باکووری کوردستان هەرێمی کوردستان چیەکە چی دەوێت بێگومان ئەمە پرسیارێکی هەمیشە لە ڕۆژەفدایە پرسی کورد لە باکووری کوردستان و چارەسەرکردنی ئەم پرسە لە چوارچێوەی تورکیادا بە ڕێگای سیاسی هەتا ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان کاربەدەستان هەرێمی کوردستان داکۆکیان لەسەرەوە کردووە و تەنها ڕێگای عاقیلانە ڕێگای لۆژیکیانە بۆ چارەسەرکردنی ئەو مەسەلە شەر ئەوەیە بە ڕێگای سیاسی هەوڵ بدرێ پرسی کورد لە باکووری کوردستاندا چارەسەر بکرێت سووربوون لەسەر ئەوەی شەڕ لە باکووری کوردستان و لە تورکیا بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان زیاتر لە زیان هیچ سوودێکی نەبووە و ناشبێت و ئەم جۆرە هەڵس و کەوتانە ئەم جۆرە مامەڵەیەی کە هێزەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەر هێزێک بێت لە هەرێمی کوردستان بکات بەڕای من زیاتر لە هەرێمی کوردستان بۆ خۆشیان زەرەریان بووە چونکە ڕێگەیان لەوە گرتووە کە ئەوان بتوانن لە ڕووی سیاسیش سوود لێرە ببینن یعنی ئەمە بە جۆرێکە لە هاندانی لایەنە دژەکان لایەنە ناکۆکەکان بۆ ئەوەی زیاتر گرفت بێننەوە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستانیش ناچار دەکات سنوورێک بۆ ئەم جۆڵان نەدابنێت باش ئەو سنوورە لە چەند ڕێگەیەکۆ دەتوانرێت دابنرێت هەوڵی زۆر دراوە بەڵام تا ئێستا بە قەناعەتی من سێ ئاستەیە ئاستێکی نێودەوڵەتیە وەکو گوتم هێشتا ئەم هەرێمەی ئێمە چ لە دوای شەڕی داعش پێش شەڕی داعش دوای ڕوخانی ڕژێمی باس هەرێمێکە بۆشاییەکی ئەمنی تێدایە حکوومەتی عێراق نەیتوانیەوە بۆشاییەدا بگرێت لەبەر ئەوە هێزە نێودەوڵەتیەکان چ نەتەوە یەکگرتووەکان چ هێزە هاوپەیمانەکان بەشێکن لە پاراستنی ئاسایشی ئەم هەرێمە پێویستە ئەوان لەسەر خەت بن بۆ ئەم کارە دوو پەیوەستە بە ناوەندی عێراق کە ئەوان بەرپرسی یەکەم لە پەیوەندیە دەرەکیەکان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ هێزە دەرەکیەکانیش کە لێرە دەشتی پێویستە ئەوان بەرپرسیارەتی خۆیان هەستن عێراق لایەنی سیام لایەنی هەرێمی کوردستانە بە ڕای من ئەو ناکۆکیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن ناکۆکی نێوان هێزەکان ئەوانەی کە هەوڵێندەوە دائیمەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کۆنتڕۆلکردنی ساحەی خۆی لە ڕۆی کۆنتڕۆلکردنی ئاسایشەوە چەند ئاراستەیەک هەوێت چەند ناکۆکیەک هەوێت ئەمەش ڕۆڵێکی خراپی بینیوە کە بتوانن ئەم ناکۆکیانەش چارەسەر بکەن بۆ هەرێمی کوردستان پێویستە هەرچی زووتر ئەو ناکۆکیانە یەکلا بکاتەوە و بە یەک سیاست و بە یەک ئاراستە لەسەرەوە دەکار بکەن پەکێکە دەبێت پابەند بێ بەوانە کە هەرێمی کوردستان بۆی دیار دەکات هیچ لایەنی چارەسەرێکی تر نییە بەڵێ بەڕێز مستەفا شەفیق چاودێری سیاسی زۆر سپاس لە کوردستان 24 لەگەڵمان بووی زۆر سپاس